و هەندێکی شێ بەڕاستی لەبەرەوەی تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە لە ئێستا هەندێکیانە بێت لە تاقیکای بەڕاستی ئەوانە جیاکە بنمونە سەیرەکەی بە تایبەت لەم بەشەی دەموچاوە گرفت هەیە وەکو لێڵیەک دروست ئەبێ کاتێک کە ئەو ڤیدیۆ ساختاکرێ یاخود ناودمی کەسەکە تاریکە بێ هەندێک جار دانەکانی دەرەکەی هەندێک جار دانەکان نەشارێتەوە ویان بۆ نمونە سەیرەکەی ڕووناکیەکەی فەرقی هەیە لەگەڵ بەشەکانی تری دەموچاو یان کاتێک کە زۆرجار لە کاتی ڤیدیۆکە لە قسەکانە هەندێک کات وازانی واقعێ بەڵام هەندێک کات چڕانێک ڕوئەیە لەو بەشەیە لەگەڵ بەشەکانی تری دەموچاوە بە وازانی کە ئەو ڤیدیۆیە ساختەکاری نەبێت وێنەش بێ بە هەمانش بۆ نمونە وێنە هەیە سەیرەکەی ئەگەر بیکی بە دوو بەشی یەکسانەوەسێکەی لای ڕاست و لای چەپ فەرقی هەیە هەندێک جار بۆ نام خاتانەی ڕێکایە خوارە یان بۆ نمونە لە ئافرەتانە گوێچکەیە گوارەی لەوانیە قژی بە هەماشەوە سێبەر زۆر گرنگە لە ڤیدیۆشا بە تایبەت سێبەری دەموچاوی سەیرەکەی لەسەر شانی کەسەکە کە دەرەکە سێبەرەکە واقعی نییە هەندێک جاسێکی ڕەنگەکان واقعی نین بۆ نمونە جاری وا هەیە لەوێ نایە سەیرەکەی دەستی 6 پەنجەی هەیە لە جیاتی پێنج هەندێک جار سەیرەکەی لایەکی دەموچاو بۆ نمونە سافە لایەکیان چرچی یان خەتی تیا هەیە ئەمانە نیشانن بۆ ئەوەی کە بتوانی وێنەیەک یاخود ڤیدیۆیەک بناسیتەوە کە ساختەکاریە چەند نیشانەی تریش زۆرە بەڕاستی